سڵاوتان لەبێ ئەزیزانم لە ڤیددیۆیەکی نوێ لە خزمەتی جەنابتانین بۆ باسکردنی زانکۆی پۆلیتەکنیکی دوهۆک بۆ ئەوی بزانین ئاخۆ کۆنمرەی وەرگیراو لەو زانکۆیە بە پارالێل و ئێواران و زانکۆڵاین چەندە. سڵاوتان لێبێ و من سروود خوشید فەرمانبەر لە سەرۆکاتی زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر بەشی تۆماری گشتی لە خزمەتتانین وەکو ئەندامێکی لیژنەی ڕاوێژکاری پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاین ڕوونکردنەوەی پێویست لەبارەی ئەو کۆنمرانەی کە هەیە لە زانکۆی پۆلیتەکنیکی دوهۆک وەرگیراون بە پارالێل و ئێواران و زانکۆڵاین و ڕوونکردنەوەی ئەو بەشانەی پێویستیان بە ڕوونکردنەوەی زیاترە لە خزمەتتان نابین. بۆ درێژەی ڤیددیۆکەمان و وەرگرتنی زانیاری لەگەڵمان بن. یەکەم کۆلێژ کە ئەمانەوەیە دەست پێ بکەین کۆلێژی تەکنیکی ئەندازیاریە لە زانکۆی پۆلیتەکنیکی دوهۆک کە بەرزترین بەش بریتیە لە ئەندازیاری کیمیاوی زانکۆڵاینی پارێزگا 89.645 وەرگرتووە و گشتی بۆ زانکۆڵاین 91.88 پارالێلی پارێزگا 84.74 و گشتێکەی 87.96 بەشی ڕێگاوبان 88.696 زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکەی 90.8 پارالێلی پارێزگا 83.770 و گشتێکەی 87.72 کۆتابەش لە کۆلێژی تەکنیکی ئەندازیاری زانکۆی پۆلیتەکنیکی دوهۆک بەشی وزەیە کە 85.173 زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکەی 88.3 پارالێلی پارێزگا 8.928 و گشتێکەی 83.4 دووەم کۆلێژ بریتیە لە کۆلێژی تەکنیکی پترۆل و کانزاکان لە زاخۆ بەشی جیولۆجی پترۆل زانکۆڵاینی پارێزگا 82.2 و گشتێکەی 86.1 پارالێلی پارێزگا 75.8 و گشتێکەی 80.6 سێم کۆلێژمان بریتیە لە کۆلێژی تەکنیکی کارگێڕی دوهۆک بەشی تەکنەلۆجیای زانیاری کارگێڕی زانکۆڵاینی پارێزگا 67.7 و گشتێکەی 71.3 پارالێلی پارێزگا 63.281 و گشتێکەی 67.503 تەکنەلۆجیای ژمێریاری 64.4 زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکەی 68.12 پارالێلی پارێزگا 61.797 و گشتێکەی 64.411 بەشی کارگێڕی کار 69.646 زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکەی 71.3 پارالێلی پارێزگا 64.996 و گشتێکەی 66.5 ئێوارانی پارێزگا 62 و گشتێکەی 65.6 ئەزیزانم ئەوەی لێرە پێویست بێت باسی بکەین بەشی تەکنەلۆجیای زانیاری کارگێڕیە کە لە هەولێر گەر هەڵە نەبم هاوشانە لەگەڵ سیستمی زانیاری کارگێڕی. لێرە تەکنەلۆجیای زانیاری کارگێڕی تێکەڵەیەکە لە IT وە کارگێڕی واتە بە هەردوو شێوازەکە هەردوو بابەتەکە ئەخوێندرێت بۆ ئەو شوێنانەیە کە بە شێوازێکی ئەلکترۆنی کارگێڕی و ئیدارەی شوێنەکانە دەن تاوەکو بتوانن بەو بەرنامانەی کە هەیە بە شێوەیەکی ڕێک و پێک ئیدارەی شوێنەکە بکەن و لە ڕووی کارگێڕیەوە بە شێوازێکی پخت بە شێوازێکی ئەلکترۆنیانە بەڕێوەی ببن. لایک، کۆمنت، سەبسکرایبی کەناڵەکەمان لە یاد مەکەن. لەم کاتەیە زۆر پێویستە هاوڕێیانتان ئاگادار بکەنەوە بە تایبەتی ئەوانەی پۆلی دوازدەن تاوەکو بزانن بۆچی ئەخوێنن و چیان ئەوێ و ئەو بەشانەی ئەوان دڵخوازی خۆیانە چەندی پێویستە تاوەکو بە شێوازێکی ورد بتوانن خوێندنی خۆیان بکەن و ئەو کۆنمرەیە یا بە زیادەوە بێنن کە بەشەکەی ئەوان هەیەی تاوەکو لە دوا ڕۆژە لە کاتی امتحاناتە لە پاش امتحاناتە کە با بڵێن ئەنجامەکان ئەگەڕێتەوە پەشیمانی ئەوە نەبن کە نەیانتوانێەوە دەرەجەیەکی بەرزتر لەو بەشە بێنن کە خۆیان ویستویانە تاوەکو بە ئیسراحەت بتوانن وەربگیرێن. ئێستا باسی کۆلێژی تەکنیکی تەندروستی شێخانەکەین کە دوو بەش لەخۆ ئەگرێت کە یەکەمیان بریتە لە پەرستاری گشتی ببڕن پەرستاری
93.143 زانکۆڵایینی پارێزگایە و گشتێکەی 95.333. پارالێلی پارێزگا 90.286 و گشتێکەی 95.528. بەشی تەندروستی گشتی 89.667 و گشتێکەی 93. پارالێلی پارێزگا 85.143 و گشتێکەی 95. ئەوەی لێرە گرینگە باسی بکەین زۆر جار ئەو پرسیارانە دووبارە کرێتەوە لە چەند ڤیدیۆی تریشا باسمان کردووە ئایا پارێزگا چییە و گشتی چییە؟ بۆ ئەو بەڕێزانی دانیشتووی پارێزگای دهۆکن لە سنووری پارێزگای دهۆکان لە ڕووی ئیداریەوە ئەوانە ئەو کۆلێژانەی ئێمە بۆیان باسەکەین هەر هەمووی بە پارێزگا بۆیان حیسابە. بەڵام کە خەڵکانێک لە سنووری پارێزگای هەولێر یا سلێمانی یا هەڵەبجەوە بیانەوە تەقدیمی ئەو زانکۆ و کۆلێژ و پەیمانگایانە بکەن کە لە پارێزگای دهۆکایە ئەوانە بە گشتی حیسابەکرێن. بۆیە بابەتی گشتی و پارێزگا ئەوە جیاوازیەکەیەتی بۆ ڕوونکردنەوە بۆ ئاگاداری بەڕێستان چونکە زۆر جار پرسیارمان لێکرێت. کۆلێژی تەکنیکی ئاکرێ بەشی کارژێڕی کار 69.2 زانکۆڵایینی پارێزگایە و 73.4 گشتەکەیەتی. پارالێلی پارێزگا 64.4 و گشتێکەی 68.3. ئێوارانی پارێزگا 61.073 و گشتێکەی 64.5. بەشی ڕزگەری 61.029 زانکۆڵایینی پارێزگایە و 64.9 گشتەکەیەتی. پارالێلی پارێزگا 59.4 و گشتێکەی 61.1. کۆلێژی تەکنیکی ئینفۆرماتیکی ئاکرێ بەشی تەکنەلۆژیای زانیاری 71.4 زانکۆڵایینی پارێزگایە و گشتێکەی 82.1. پارالێلی پارێزگا 66.2 و گشتێکەی 75.6. تۆڕی کۆمپیوتەری پاراستنی زانیاری 67.317 زانکۆڵایینی پارێزگایە و گشتێکەی 76.367. پارالێلی پارێزگا بریتە لە 62.9 گشتێکەی 71.333. ئەوانەی باسمان کرد بریتی بوون لە کۆلێژەکان سەربەزانکۆی پۆلیتەکنیکی دهۆک. ئێستا دێنە سەر پەیمانگەکانی. یەکەم پەیمانگە پەیمانگەی تەکنیکی دهۆکە بەشی دەرمانسازی زانکۆڵایینی پارێزگا 88.056 وەرگرتووە و گشتێکەی 93.239. پارالێلی پارێزگا 84.907 و گشتێکەی 90. ئێوارانی پارێزگا 82 و گشتێکەی 90.286. بەشی پەرستاری یاخود نەخۆشەفانی 84 زانکۆڵایینی پارێزگایە و گشتێکەی 88.041. پارالێلی پارێزگا 78.913 و گشتێکەی 81.478. ئێوارانی پارێزگا 75.218 و گشتێکەی 81.429. پەیمانگەی تەکنیکی دهۆک بەشی پیشەسازی تەکنەلۆجیا 64.736 زانکۆڵایینی پارێزگایە و گشتێکەی 72.629. پارالێلی پارێزگا 61.4 و گشتێکەی 63.1. ئێوارانی پارێزگا 59.515 و گشتێکەی 61.046. تەکنەلۆجیای بیناکاری 65.2 زانکۆڵایینی پارێزگایە و گشتێکەی 72.441. پارالێلی پارێزگا 61.6 و گشتێکەی 64.4. ئێوارانی پارێزگا 59.5 و گشتێکەی 63.1. کۆتابەشمان بریتە لە بەشی ڕووپێوی 66.8 زانکۆڵایینی پارێزگایە و گشتێکەی 77.5. پارالێلی پارێزگا 63.578 و گشتێکەی 71.9. ئێوارانی پارێزگا 61.3 و گشتێکەی 68.213. ئازیزانم بۆ ئەوی ڤیدیۆکەمان زۆر دوور درێژ و بێزارکەر نەبێ ئێوەش بەدیار ڤیدیۆکەمانەوە بێتاقەت نەبن بۆیە وەکو بەشەکانی تری زانکۆکان کە بەش و پەیمانگەیان زۆرە بۆیە ئەکەین بە دوو بەشەوە و ئەمە کۆتایی بەشی یەکەمی ئەوێت چاوەڕوانمان بن لە بەشی دووەم کە ئەویش ئینشاڵڵا
ئەو پەیمانگەیانەی ماوە لە زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک بۆ ئەوەی بەڕێز باسیەکەین. بۆیە لێرەوە پێتان ئەڵێم لایک و کۆمنت سەبسکرایبی کەناڵەکەمان لە یاد مەکەن. پرسیارەکانتان ئەوەی لە مێشکتانە وەڵامی نییە بۆ ئێمە بنێرن. ئینشاڵڵا ئێمەش بەپێی توانە هەوڵەدەین هاوکار و یارمەتی دەرتان بین. وەجارێ دیکەش پێتان ئەڵێن هاوڕێیانتان ئاگادار بکەنەوە بە تایبەتی ئەوانەی ئەمساڵ پۆلی دوانزەن تاوەکو بینەری ڤیددیۆکانمان بن بۆ ئەوەی بتوانن ئەو بەشانێکە خۆیان دڵخوازیانە و ئەیانەوەیە لەوێ بخوێنن بزانن کۆنەوەەکەی چەندە و هیچ نەبێ وەکو ئەو کۆنمرێ یاخود بەرزتر بێنن تاوەکو بە ئاسانی بگەن بەو ئارەزوانەی کە هەیەە و ئەو بەشانێکە پێیان خۆشە خوێندنی تیا بکەن. تا بەشی دووەمی ڤیددیۆکەمان خوا ئاگادارتان بێ و ئەتان بینینەوە.